ئێرە گوندی پیرسەفایە لەسەر سنووری ڕۆژەڵات و باشووری کوردستان. لەگەڵ هاتنی نەورۆز ڕەنگی سەر کانیا و زەلکاوەکانی ئێرە بۆ سەوز و سپی دەگۆڕێ، چۆنکو گوڵا نیلوپەڕەکان پەلکیان سەوز و گوڵەکانیان سپیە. ئەم گوڵا بۆ کوردە زەردەشتیەکانی بەر لە ئیسلام لە سەردەمی ماد و ساسانیەکان هێمای زاوزێ، پاکیزەی و گەشەی ڕۆحی بووە. ئیسە مانگی دووی بەهارێ، خەریکی دانانی خەیار و ترۆزی و شووتی و ئەمانە کاڵک و وە بەرهەمایەکی خۆماڵی کە پێ تەڕەکاڵی پێڵین دای ئەنێن و بەو هیوایە کە بەرهەمێکی باشمان ببێ ئیمساڵ لە ئافەت بپارێزێ ئیشەڵا قیمەتیش بکات، چون وەختارێشتی خۆمان پێگا ئێمە زەحمەتێکی زۆری لەگەڵا کێشین بەشک و ئیشەڵا لە وەختی خۆیان قیمەت و پارەی باش بکە و مشتری لێمان پسێنێ. ئێمە بێژگە لەم کارە سەرەی بەیانی ئەچین بۆ گوڵە لولوپەڕ بۆ ناوزەل. بنەمای تاریخی پیرسەفا ئەگەر باسی لێ بکەین دوودانە بنەمای هەیە، یەکیان ئەگەرێتەوە بۆ پێش ئیسلام، مێژوەکەیشی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 کە ئەمیر حەمزە هاتۆتە ئەویا و هەل لەو دەوروبەرا بووە کە پیرسەفاوەدین لەو ئاوایە بنیاد ناوە و هەتا ئیمڕۆژ بەردەوامێ. پێنج مانگ بەر لە ئێستا لەگەڵ هاتنی بەهار دەشت و دەر چارۆکەی سەوزی لە کۆڵ کرد و ئەم گەنجانە بەدەم کزەیباوە بەرەو کانیا و زەلکاوەکانی خوارگوندەکەیان شۆڕ دەبوونەوە. لێرە تا چاو بڕدەکە نیلوپەڕەکان گوڵەکانیان دەبەخشنە ئەو کەسانەی بژێوی ژیانیان لەسەر ڕنینەوەی گوڵەکانە. ئەم گوڵە لە ئێستادا بۆ خەڵکی جیهان بووە بەهێمای پارێزگاریکردن لە بوونەوەران، ئاشتەوایی جیهانی و شکۆمەندی عەشق.
لە کوردستانی کۆن ئەم گوڵە هێمای ئاناهیتا خواوەندی کانیاوەکان و هێمای میترا خواوەندی ڕووناچی بوو. کابرای هات پێی وتم وتی کاکەجان لە مەریوان ئەوە ئیشی وتم وەڵا ئیشەکەی من بێکاری و کارم نییە وتی کاکە من ئیشێکی پێ ئەڕێم بڕۆ بیکەنە وتم چی وتی گوڵە لێر و پار لێی 500 پێ وتم بەسەر چاو کە من ڕۆژم دەی ئەم خەڵکە کوڕوکار قشی فێر بوو بەم ئیشە ئایتێتم من ئیشم ئەم کارەسانی ئەچۆن گوڵم مەکەن ئەم کتێک کیسەیەکی چکۆرانە ئادۆنێ ئەمێ بوو ئەمنا بەدەست بۆ ئەمهانی و پێشم زۆر بوو ئەو پوڵە 500 بۆ مدەوعانە زۆر ئیتر ئەوا دوای منیش ئەم کوڕوکارانە فێر بوون بە توێی بوو بە پیادەوە چون ئەم گوڵەیەکەنم ئیتی وەڵا باس 15 ساڵ لەمەوە پێش 500 منیە کرد ئیسێ کیلۆی 20,000 22,000 ئاوا ئیسێ وەڵا ئایسێ لە حاڵ حازرا کیلۆی 15,000ەکە ئەویژیتر بە چ مکافاتی ئەگە بیبن ئەگەر ڕەشۆبیە شتێکی تیاابێ نانوێت تەڕبێ نایانەوێ ئیتر نازانم بۆ چ دەواییە ئەبێ بۆ چییە بێ بۆ دارووە بێ نازانم وەڵاهی بۆ ئیتا یەن لێمانەسێنن کیلۆی بە 22,000 و ڕای وایە 15 کات و بەخوا ڕێ وایەشە بیتر دێر پوڵەکە. هەوڵکەس بووم سەرمان بووە تونیم بووە ناڕەحەت بووم قوڕایی بووم مشکلاتم بەسەر هاتووە ڕەفیقم بووە کە هاتوو نەگەرمان بۆ گوڵزۆر ئیزەکانەی ماوەتەوە خۆم کەس نایە بازاری نییە شتەکە بازاری نییە. بی ساڵ 15 ساڵ ئارە و دۆڵە 16 ساڵ زیاتریش من خەریر ئەم گوڵە بووم ئەم جارە لە مەریوان و ئاتن حاجی حامی ئەیسەر من دەسێتە دەستنەوە هەڵ لە حاجی حامیانە سەر ئەمدا لە حاجی حامیان جێر هاتن بۆ خۆم بۆ بار حوزەکە دێراریانە سەردم. ئەم گوڵە نازانم بۆ دەوا بێ بۆ شامپۆ بێ بۆ دارووە بێ نازانم بۆخوا ئیتر من نازانم دەوە ئەستەکەن بۆ داروشە بێ ئیتر نازانم. خەڵکی ئێرە لە مانگی دووەمی هاوین بەدواوە دەست دەکەن بە ڕێنینەوەی جا و ئاڵف و کۆکردنەوەی بۆ وەرزی سەرماوسۆڵ. ئەم گەنجانە بە درێژای ڕۆژ و لەبەر گەرمای خۆر سێلک لە دەست و عەرەبانە لە کۆڵ پوش و پاوان کۆ دەکەنەوە. هەڵای کافاروق خەریکە ئاوێرێ لەو خوارۆ ئاو تەماکۆ ئێرێ ئەرە وەڵای سێیان زەنگم هاوە سێ ئاریان برامیەت و محەمەویەن
ئێمە لە پەنای کاری کشاوەرزیە لە ئاوای پیرسەفایە بە بۆنەی ئەوە ئەم زەرکا و پاکاوشتە زۆرە لولوفەڕی زۆرە خەڵکی ئاوایی ئەڕۆن لەم لولوپەڕە ئەکەن ئەیهێن لەسەر بانەکان یا وشکیانەکەن و لە شارەکان ترۆیەن بۆ سندنی بۆ دەوایی و ئەمانە ئیسفادەی لێ ئەەکەن حتا ئایبینە سەر جادەکانیش لێ فرۆشین بەڵام ئێمە کە ئاێ ئەم لولوپەڕە ئەکەنین بە بۆنەی ئەوە کە باز یەکەین و خۆر لێیە ئەو لولوپەڕە جوانترە بێت و زۆرتر هەڵەیاتەوە ئێمە هیچ زیانێکیش ناگەین بەژینگە بەڵام ئەچن حیوانی تێکەن ئەگەر لە شوێنە ترا بواە جۆرێکیان لێ کرد کە هیچ زەرەرێ نەگا بە و لولوپەڕە هیچ زەرەرێکی پێ نەگات و منبعی دەرامەدێکیش بێ بۆ خەڵکی ئاواییەکە بەڵام ئێستا متەسفانە ئەچن حیوانی تێکەن و بە جۆرێتر خەریکن ئەیفەوتێنن شوستان بۆ دەستەکەم پێنتانە تو هذا بينا شو تكون نیلوپەڕ بە درێژایی مێژوو لە ناو شارستانیەتە ڕۆژهەڵاتیەکان بە تایبەت لە کوردستانی کەونارا ڕۆیەکێکی پیرۆز بووە. پەرستگەی ئەناهیتا کەوتۆتە شاری کەنگاوەری سەر بە کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە گوێرەی ئاینی میهرپەرستی میترا لە ناو گوڵا نیلوپەڕێک لەدایک بووە. لە تاقۆسان شاپوری دووەم لە سەر نیلوپەڕێکی گەورە ڕاوەستاوە. لە هندستانیش ویشنۆ خواوەندی ڕابردوو ئێستا و داهاتوو لەسەر گوڵە نیلوپەڕێک وەستاوە. لاکشمی هاوسەری ویشنۆ خواوەندی دەسەڵات و سامانە دوو گوڵە نیلوپەڕی بە هەردوو دەستی گرتووە و لەسەر نیلوپەڕێک وەستاوە و سەروێنێک لە گوڵە نیلوپەڕی لەسەرسەری داناوە. ئەم گوڵە لە میسر هێمای ژیانەوە هەتا و دەسەڵاتە و لەگەڵ ڕووباری نیل ناوی دەهێن و بووە بە بەشێک لە کلتور و فەرهەنگی میسر. نیلوپەڕ گرێ دراوە بە ئاینی میهرپەرستی یان میترایزم کە لە ئاینی بوودا کۆنترە. بۆ کوردە زەردەشتیەکانی سەردەمی ساسانیەکان ئەم گوڵە سیمبولی ئاهورا مەزدا بوو کە لە بەردەنووسەکاندا وەک پیاوێک نیشان دراوە چڵە نیلوپەڕێکی بەدەستەوەیە. نیلوپەڕ تەنیا گوڵێکە هاوکات گرێدراوە بە 4 توخمی پیرۆزی ئاگر، ئاو، باو خاک. چونکە ڕەگی لە ناو خاکە، لقی لە ناو ئاوە، گوڵەکەشی بەدەمباوە دەشەکێتەوە و ڕووی لە خۆرە کە نیشانەی ئاگرە.
ئەم گوڵە لولوپەڕانە گوڵێکی زۆر جوان و نایابن بەڕاستی دەگمەنە بەخۆش حاڵیەوە لەبەر ئاوایی ئەمە ناو پاکاوەکان گوڵێکی زۆری لێ لەم گوڵە لولوپەڕانە و بووەتە جێگەی کاسپی خەڵکی دەوروبەری ئەمە کە لە ئەوەڵی بەهار و تقریبا بێژم دوو مانگی بەهار و دەست پێیەکا بە ڕشتی خۆی ئیتر خەڵک ئەچنە سەر ئاوەکان بۆ کەندنی ئەوان کە لە مدەتایکەن تا ئاخری هاوین ئیدامەی هەیە ئەم گوڵە ئیتر ئەوان کە ئیکەن نەیبنەوە لە ماڵەوە لەسەر بانەکانە هەڵیەخەن چون گوڵێکی ئاوخوازە دێتر وشکە بێت و حدەقە سێ ڕۆژ چوار ڕۆژەبات تا ئەو گوڵە وشکە بێتەوە گوڵە لولوپەر خۆی سێ نەوعی هەیە زەردە و سپیە و بەنەوشە لایەمەوە ئەم سپیە فرە زۆر زۆرە زەرد و بەنەوشەکەی لایەمەوە نییە و تاو جێگە بزانم زانیاریم هەیە بەنەوش و زەردەکەی زۆرتر دەور ژاپۆن و ئافریقای جنوبی و دەور مسروشتە هەستی ئەم گوڵە ئەلبەت زەرد و بەنەوشەکەی لایەمە ئەم ڕەنگە سپیە زۆر زۆرترە ئەم گوڵە لولوپەڕا خۆی هێمای ژیانەوەیە هێمای ژیانێکی خۆش پڕ لە مێهرەبانی و محەبەتە لە دەورانێکا کە ئاینی مێهپەرستی باو بووە ئەم گوڵە هیمای ئاناهیتایە ئاناهیتا خۆی بە معنای خاوەندی کانیاوەکانە سەرچاوی ئاوەکانە ئەم گوڵە جگە لە پیرۆزی زۆری سوودبەخشە بۆ دەرمانێ زۆر بەکاری هێنن بۆ قۆزە بۆ بەربوونەوەی خوێنی لووت بۆ دەرمانی سترس کەمکردنەوە و حتا بۆ حاڵەتی ڕەشانەوە و لەم ماخرانیشەوە کە بیسراوە ێژن ئیسفادەی لەکەن بۆ دەرمانی وزەی جنسی کە ئەی باتە سەرەوە ئەم گوڵە لە زمانی کوردیدا زیاتر لە زمانەکانی دیکە ناوی هاتووە وەک نیلوفەر نیلوپەڕ لیلوپەڕ لولەپەڕ لەیلوپەڕ لیلوفەڕ پەڕپەڕەک پەڕپەڕۆک شەفپشکێف شلێرە چۆم شلێرە ئاوی و لەولاوی ئاو ئیسا هەوڵمانی هاوینە خەریکەم خەیارینە ئیشەڵای تر گوڵی کردو و بەرەمێکی باشی بێ و زەحمەتی زۆر لەسرە کێشین و خەریکە بین و هەروە ئەشە بیکەنە ببن بۆ بازاری مەریوان و بۆ ئەم سەجادە و ئیتر بەشکم ئیشەڵا بازارێکی باشی بێ و ئافاتی نەبێت گوڵی زۆر کردووە ئەمە گوڵێکی زۆر زۆری کرۆ زۆر جوانە خیارەکەی ئێستا من خۆم خەریکیەمە کوڕەکەشم ها لەو لاوە خەریکی لولوپەڕەکە گوڵی لولوپەڕ لەو گوێی زرێبارە لە گوێی دەراشەی زرێبار بەهار وەرزی چاندن و ناشتنی خەیار و بیبەر و تەماتە و هەموو ئەو سەوزەوات و دانەوێڵە و میوانەیە و پیر و گەنجی ئەم گوندە خۆیانی پێوە ماندوو دەکەن تابی سەلمێنن خاکی ئەم نیشتیمانە هەرگیز پیت و بەرەکەتی لێ نابڕێ و خاکی وڵات ئەو دایکەیە هەرگیز ناهێڵێت منداڵەکانی تین و برسیان بێت.